ئەمە دیمەنی بە خاکسپاردنی پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەلام ناوخۆشە کەسایەتی دیاری شاری هەولێر دوای توشبوونی بە پەتای کۆڕۆنا سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە لە تەمەنی 65 ساڵیدا بە نەخۆشی کۆچی دوایی کرد. یەکێک لەو کەسایەتیانەی ئیسلامی و نووسەر و بەتوانا و مامۆستایی مناڵەکانمان و مامۆستای ئێمە مامۆستا سەلام ناوخۆش لەو ڕۆژ و کات و ساتەدا ژیانی سپارد و خوای گەورە جێڕایەوە بۆ لای خۆی. دکتۆر سەلام ناوخۆش یەکێکە لەو نووسەرانەی خزمەتێکی دیاری بە ئەکادیمیای کوردی و کتێبخانەی کوردی کردووە. لە ژیانیدا خاوەنی چەندین بەرهەمی ناوازە بووە لە هەر یەک لە بوارەکانی ئاینی و نەتەوەیی و مێژووی و فەلسەفی و زمانەوانیدا فەرهەنگی ئۆکسفۆرد و قورئان و زانستی نوێ و دۆزی کورد و کوردستان چۆن داگیرکرا و چۆن دابەشکرا لە دیارترین بەرهەمەکانی ئەو نووسەران. کوڕی گەورەی دکتۆر دەڵێت باوکی سەرەڕای خراپی باری تەندروستی بەڵام هەمیشە لە خەمی نووسین و خوێندنەوەدا بووە. وەک خۆشی دەیڵێت دوای ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشی دوجار کۆچی دوایی کرد. بەهۆی ئەوەی کە ڕێژەیەکی زۆری سیەکانی بەبەر ئەو ئیلتیهابە کرد کە گەتبوو نەیتوانی و لەبەر پێشتریش کە جەڵتە لێدا بوو زەحمەتتر بوو کەیسەکەی زۆر معقەدی لێ هاتبوو بەوێ نەیتوانی لەم نەخۆشی دەربازی بێتن. هەمیشە لە ڕێی نووسینەکانی لە ڕێی قسەکانی بەردەوام ئەوە بوو کە ئیش بکە لە بۆ میلەتەکەی لە بۆ نەتەوەکەی لە بابەتی نیشتیمانی لەو بابەتی دینی ئەوەی کە باوەڕی پێ هەبوو بەردەوام کاری دەکرد بەردەوام ڕانەدەوەستە لە نووسین هەر کاتێک سەحەتیشی خراپ دەبوو هەم بەردەوام دەبوو لە بۆ نووسین و وەکو ئەوە بوو لە دڵی بەردەوام هەر کتێبی دەنووسی. قوتابی و هاوڕێکانی بە چاوی پڕ لە ئەسرینەوە باز لەوە دەکەن مامۆستا نمونەی ڕاستگۆیی و وەفاداری بووە و هەمیشە لە خەمی پێگەیاندنی تاچی تەندروستدا بووە و لەو پێناوەشدا تێکۆشاوە. مامۆستا سەلام قیمەی ڕاستگۆیی بوو. ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان کۆلیژێک دامەزرێن خەڵک فێرە ڕاستگۆیی بکەین دەبی مامۆستا سەلام وەکو نمونەیەک دیار بکرێ بەڕاستی. سەلام لە پێناو قورئان ژیا و لە قورئانی ژیا لە پێناو قورئانی سەری نایەوە. بەڕاستی سەلام بوو ناوەکەی لە خۆی بوو یعنی مرۆڤێک بوو لە قیمەی ڕاستگۆیی بوو. ڕۆژێک لە ڕۆژان ئاستم نەکرد زەڕێژی ئەو کابرای خۆی پێ گەورە بێ ئەو پەڕی خاچی بوونی بوو مرۆڤێک بوو یعنی بە هیچ شتێک وەسف ناکرێت من ئەگە بێت و پێناسێ سەلام لەو کەم ناتوانم حەقی ناتوانم پێ بدەم. ئەو پیاوە ڕەقەم بوو ڕەقەمێکی زۆر بە بەهاژ بوو دەبێت ئەوە وەکو ئەو ئەستێرانە وایە کە هەزاران ساڵ پێشی ئێستا نەماون بەڵام تیشکەکەی هەروە دەگاتە عادی. مامۆستا سەلام هەرچەند کۆچی کرد بەڵام بەرهەمەکانی کردەوەکانی هەڵوێستەکانی بیر و ڕاپاک و خاوێنەکانی دەزرینجێتەوە لە جۆی خەڵکی و لە ناو دڵی خەڵکی. دوایین دیداری دکتۆر سەلام ناوخۆش لەگەڵ ڕاگەیاندنەکاندا لەگەڵ کەناڵی پەیام بوو کە لە دیدارەکەدا ڕۆڵی دایک بەرز دەنرخێنێت لە پێگەیاندن و هاندانیدا داواش دەکات لە کاتی پەخشکردنی بەرنامەکەدا ئاگادار بکرێتەوە چونکە دایکی دەیەوێت بینەری بەرنامەکەی بێت. من زۆر مەمنونی داچینە خوێندەوارم کە داکێک خۆم کاتێککە لە کۆلیج وەرگیران پێش هەموو شتێک کتێبخانەیەکی بۆ کڕیم هەموو کەسمان دەبیت تامی مردم بکەین ینی ئەو سەلامەی ئەو ڕۆ لێرەیە لەوانە دۆشکە لێرە نییە ینی ئەو لەوە منتەهی ببووین. پرۆفیسۆر دکتۆر سەلام ناوخۆش دکتۆرای لە زمانەوانی و ئەدەبی ئینگلیزیدا هەبوو خاوەنی گەورەترین فەرهەنگی ئینگلیزی بۆ کوردی بوو بە ناوی ئۆکسفۆرد لە ژیانیدا زیاتر لە 50 بەرهەمی بەچاپ گەیاندووە. دکتۆر ماوەیەکی زۆر بوو بەدەست نەخۆشیەوە دەیناڵاند بەڵام هیچ کاتێک نەخۆشیەکەی نەبوو بووە بربەست لە بەردەم نووسین و خوێندنەوەکانی. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.